سلااوان لێبێ گیڤارە لە شۆڕژگەڕێکەوە بۆ کاڵایەک جی گیڤارە لە دایکبووی 14 حوزەیرانی ساڵی 1928 شۆڕژگەڕێکی کۆمۆنیستی خەڵکی ئەرجەنتین بوو. ناوی ئەو سەردەمی شۆڕشەکانی سەدەی 20مان بیردەخاتەوە. سەردەمێک کە دنیای شۆڕش بوو بە پێچەوانی ئێستاوە کە شۆڕش و جوڵانەوەکانیش دەبنەوە بە کاڵای بازاڕ و میدیا. یەکەم چرۆی شۆڕژگەڕی لە گیڤارادا لە ساڵی 1950دا دەرکەوت کە پاش 2 ساڵ خوێندنی پزیشکی کۆلۆژی جێهێشت و بە ماتۆرسکیلێک زۆرینەی شار و شارۆچکەکانی ئەرجەنتینی بەسەر کردەوە. ساڵی دواتر بە درێژایی 9 مانگ لەگەڵ هاوڕەیەکیدا بە ناوی ئالبێرتۆ گرانادۆ کەوتەگەڕان بە ئەمریکای باشووردا. چیلی، پیرۆ و کۆلۆمبیا و ڤەنزوێلای بڕی لە ژیانی خەڵک وردبەوە و چەشنی مەسیح کەوتە چارەسەرکردنی خەڵکانی نەخۆش و بەشمێنەت. گیڤارای پزیشک دەستی نووسینیشی هەبوو بۆیە بیرەوەریەکانی ئەم گەشتانەی نووسیەوە و ناوینا یادداشتە ڕۆژانەیەکانی ماتۆرسکیلێک. گیڤارا لە پاش تاواوکردنی کۆلێژی پزیشکی دەستیدایە گەشتێکی تر ئەولا گواتیمالا گێرسایەوە و ماوەیەکی باش لەوێ مایەوە. لەو ماوەیەدا نازناوی جێی بۆ خۆی دیاری کرد. جێ نازناوێکە بەمانای سڵاو هاوڕێژ دێت. جۆرێک لە بانکردنی قۆشمانە بوو. گیڤارا خۆی هەڵی بژارد بوو. ناوبانگی گیڤارا لە شۆڕشی کوباوە تەقیەوە. ئەو یەکەم جار لە ساڵی 1955 لە شاری مەکسیکۆ فیدل کاسترۆی ناسی. پاشان یەکێک بوو لەو 82 کەسەی بەرەو کوبا ڕۆشتن بۆ هەڵگیرساندنی شۆڕش لە دژی حکومەتەکەی باتێستا کە دەستنێژی ئەمریکا بوو، واتە ئەمریکای لەپشت بوو. پاش سەرکەوتنی شۆڕش ماوەیەک بووە وەزیری پیشەسازی و دواتریش سەرۆکی بانکی ناوەندی. گیڤارا لە دوای فیدل کاسترۆ دیارترین فیگەری شۆڕشی کوبا بووە، بەڵام پاش کۆتایی هاتنی شۆڕش لە کوبا نەمایەوە و وەک شۆڕژگەڕێکی کۆچەری و گردوونی کەوتەڕێ بەرە وڵاتانی ئەمریکای لاتین و ئۆقرەی نەگرت تا ئەوەی لە کۆتاییەکانی ساڵی 1967 لە داژستانەکانی بۆلیڤیا لەگەڵ چەند هاوڕەیەکیدا دەستگیر کرا و گول لە باران کرا. CIA ئەمریکی دەستی لەم پیلانەدا هەبوو. هەر لە سەروبەندی شۆڕشدا سارتەر و سیمۆن دیبۆڤوار سەردانی کوبا دەکەن و گیڤارا دەبینن. یەک لە فۆتۆ بەناوبانگەکانی ئەو دیدارە بووە بەناوبانگترین وێنەی ئەو سەردەمەی نێوان فەیلسوفێکی چەپ و فێمەنستێکی چەپ و پارتیزانێکی چەپ. ژان پۆڵ سارتەر فەیلسوفی فەڕەنسی لەبارەی گیڤاراوە دەڵێت ئەو کامڵترین مرۆڤی سەردەمی ئێمە بوو. گیڤارا سەر بە سەردەمێک بوو کە نەتەوە چەوساوەکان بۆ ڕزگاری تێدەکۆشان. ڕزگاربوون لە ستەم و سڕینەوەی نەتەوەیی. بۆیە لەناو میلەتانی ستەم لێکراودا فیگەری خەباتکار هەبوون کە بە ئازایی ناویان ڕۆشتە بوو. لەناو کووردا و لە سەردەمی خەباتی شاخدا مامەڕیشا یەکێک بۆ لەو فیگەرانەی کە ناوی بە ئازایەتی ڕۆشت بوو. یەک لە سرودە شۆڕژگەڕیە کوردیەکانیش لەلایەن جوان حاجەوە لەبارەی گیڤارا وتراوە. ڕزگاریە دژی کەت خواریە ji bo ڕزگاریە دژی کەت خواریە گیڤارا گیڤارا ئای هەڤای گیڤارا گیڤارا گیڤارا. لە ناو نەتەوە سەردەست و دەسەڵاتدارەکانیشدا هەوڵێک هەبوو بۆ ناشرینکردنی فیگەرێکی وە گیڤارا. بۆ نمونە لە ئەمریکادا کە نەیاری ئایدۆلۆژی گیڤارا بوو، فیگەرێکی سینەمایی وەک سوپەرمان دروست کرابوو بۆ شاردنەوەی ئازایەتی گیڤارا و کەمکردنەوەی کاریگەریەکەی لە ناو گەنجاندا. ئەمریکا ڕەمزی سەرمایەداری بوو، گیڤاراش ڕەمزی بەگژداچوونەوەی سەرمایەداری. گیڤارا دەمێکە کراوە چەکاڵە، وێنەکانی بەسەر جلی گەنجان، شتومەک، یاریەکان و دەفتەر و کتێبەکانیشەوە دەبینرێن. لە سینەماشدا تێمای چەندین کاری بەرز و نزم بووە. ئەو لە شۆڕژگەڕێکەوە کە نایارەکانی لێی دەترسان گۆڕاوە بۆ مارکە و براندی جۆرا و جۆر، واتە بووەتە خۆراکی ئەو نەهەنگەی کە خۆی لە پێناویدا کردە قوربانی. لە کۆمەڵگەی کوردیدا زۆر جار گەنجان و مێرد منداڵان شەیدای وێنەی گیڤارا دەبن و لە لاپەڕەکانی سۆشیال میدیادا هەروتە و وێنەکانی گیڤارا بەدی دەکرێت. بەڵام کە من ئەوانەی بزانن گیڤارا چەپە و بە جۆرێک لە جۆرەکانیش پێچەوانەی بڕوای دینیەوانە. بەڵام گیڤارا زیاتر وەک هێمای دادپەروەری گەیشتۆتە خەڵکانی دنیا. پرسیارەکە ئەوەیە ئاخۆ گیڤارا جارێکی تر دەبێتەوە بە هەوێنی بەرەنگاری و شۆڕش بۆ خەڵکانی دنیا یان زیاتر و زیاتر دەکرێت بە خۆراکی سەرمایە و سوڕی سەرمایە. کاتێکی شات.